بەڵێ ئاکام بەردەوامەبین دەچینە لای تەوەری دومی پرۆگرام باس لە دوایین پێشهاتەکانی وڵاتی ئێران دەکەین وەک دەزانین بەم دوایانە جەنگی نێوان ئێران و ئیسرائیل هەبوو بەهۆی ڕازینەبوونی وڵاتی ئێران بە داواکاریەکانی ئەمریکا و ڕاگررتنی و دوای ئەوە دوای چەند ڕۆژێک لە جەنگ ڕاگیرەوە ئەمریکا چەند ڕۆژێکی بۆ چەند ماوەیەکی دیاریکراوی دانا بۆ وڵاتی ئێران بۆی کە بە مەرجەکانی ڕازی بێ و دوای ڕازی نەبوونی و تەواوی گەمارەکانی خستە سەر ئێران و ئەمەش بۆ هۆی چەندین پێشهات بۆ وڵاتی ئێران و چەندین قەیران بۆ وڵاتی ئێران و لەگەڵ میوانەکەمان ئاکام باسی پێشهاتەکانی دوایین پێشهاتەکان ئەکەین لە وڵاتی ئێران چەندین بابەت لەخۆگرێت سارەجاد وەک خۆت باست کرد دوا بە دوای کۆتایی هاتنی یاخود سەرهەڵدانی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران و دوای کۆتایی هاتنیشی دانوستانەکانی نێوان دانوستانە ناڕەسۆخەکانی نێوان تاران و واشنگتۆن کۆتایی پیات هەرچەندە بە وتەی لێپسراوانی کۆشتی سپی بە یاخود تاران بێت ئەگەری هەیە لە داهاتوودا دانوستانە بە جۆرێک لە جۆرەکان دەست پێ بکاتەوە وەک خۆدا ئاماژەت پێیا ئێمە لەسەر ئەم بابەتانە و هەروە لەسەر چەند پرسێشتری ناوخۆی ئێران کە بە تایبەتی دابەزینی نرخی تمەن یاخود ئەو کێشانەی لە ناوخۆی ئێراندا هەیە سامانمان لەگەڵایە پەیامنێری کورسانیوز لە شاری تاران سامان سارە کەسێکی ئەکتیڤە لە هەمان کادا جگەلەوەی پەیامنێریشی ئەکتیڤە شرۆڤەکارێکی باشیشە بۆیە ئێمە ئەمانوێت بابەتی میوانی تەوەری دووەممان لەگەڵ سامانە بێت لە شاری تاران سامان بەیانیت باش. ئاکام سارا بەیانیتان باش بەیانی باش هیوادارم کە ڕۆژێکی باش پێ بۆ ئێوە بۆ تۆش زۆر سپاس بۆ تۆش دەمێ باسی دوایین پێشهاتەکانی ئێران بکەین لە ئێستادا کاریگەریەکانی ڕێگنەکەوتن لەگەڵ وڵاتی ئێران هەروەها دوایین جەنگکە لە نێوان ئێران و ئیسرائیلا بوو لەسەر ناوخۆی ئێران باسێکمان لەوە بۆ بکەین. بەڵێ ئەگەر تۆزە بگەڕێمەوە بۆ دواوە سارە ڕاستەکەی ئەوەیە کە ئەزانین لە 2010ەوە دوای ئەوەی کە دوناڵد ترامپ لە خوڵی یەکەمی سەرۆکایەتیەکەیە بە شێوەیەکی تاکلایەنانە لە ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوایی ئەتوانم بڵێم کشایەوە ئەمریکا بەردەوام بە درێژایی ساڵانی ڕابردوو کۆمەڵی زۆر گەماری خستوێتە سەر ئێران کەمە بەڕاستی کاریگەری لەسەر ئابووری ئەم وڵاتە و پەیوەندیەکانی ئەم وڵاتە توانیوە دابنێ بەڵام خاڵی گرنگ و سەرەکی ئەتوانم بڵێم دوو ڕوودا بوو لە ئەم ساڵا کە یەکێکیان هەروە کە تۆ ئاماژەت بەدا ئەو شەڕە 12 ڕۆژە بوو کە ئیسرائیل بە یارمەتی ئەمریکا سەپانی بەسەر ئێرانە و دوای ئەوەش لەم دواییانەدا چالاکردنی ئسنابەک یا گەڕاندنەوەی هەموو گەمارۆکان بوو بە شێوەیەکی ئەتوانم بڵێم گشتگیر کە لە نەتەوە یەکگرتوەکان پەسەند کرا و دیسان ئێرانی خستە ژێر گوشارێکی تازەوە بەڵام ئەبێ ئەوەش بڵێم کە بە درێژایی تقریبان سێمانی ڕابردوو کە شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل بە شێوەی سەربازی ڕاگیراوە بەڵام شەڕەکە لە کۆمەڵی ڕووی ترەوە بەردەوام بووە لە ڕووی پرۆپاگانداوە لە ڕووی گوشارهێنانی دەرونی بۆ خەڵکی ئێران و لە هەمان کاتا لە ڕووی ئابووریەوە ئەمە وای کردووە کە بەڕاستی ئابووری ئێران تووشی شڵەژانێکی ئەتوانم بڵێم مێژویی بێ هەرچەند بەرپرسان هەڵیان داوە لەم ماوەدا بە کۆمەڵی ڕێکار تا ڕادەیەک بتوانن قەرەبووی ئەو گوشارانە بکەنەوە بەڵام ئەوەی کە لەسەر عەرزی واقع ئێمە ئەیبینین ئەوەیە کە توانیویەتی کاریگەر بێەوە بەشێکی زۆری جموجۆڵە ئابووریەکان لە ناوخۆی ئێران ڕابگیرێت. بەڵێ باشە سامان بەپێی دوایین لێدوانی وەزیری دەرەوەی ئێران ئەڵێت لە ڕێی وڵاتانی نێوەنجیرەوە ئاڵوگۆڕی پەیامان لەگەڵ ئەمریکا هەیە بەپێی زانیاریەکانی تۆ کڕۆکی ئەو پەیامانە چین یاخود ئەو پەیامانە کاریگەری ئەبێ بۆ ئەوەی لە داهاتوودا دانوستانە ناڕاستەخۆکانی نێوان واشنگتۆن و تاران دەست پێ بکاتەوە بۆ چوونن لەو بارەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە ئێران وڵاتێکی گرنگە لە ناوچەکەدا و لە هەمان کاتا ئەتوانم بڵێم لە وەزعیەت یا بارودۆخێکی ژئۆپۆلیتیکی زۆر تایبەتدایە بۆیە شەڕی 12 ڕۆژە تا ڕادەیەکی زۆر سەلماندی کە هەر جۆرە دەستێوەردانێک لە ناوخۆی ئێران یا تێکدانی ئەمن و ئاسایشی ناوخۆی ئێران نەتەنها ئێران بەڵکو هەموو ناوچەکە تووشی کێشە ئەکاوە ئێمە ئەمەمان لە زاری بەرپرسانی باڵای وڵاتانی ناوچەکەشەوە بیستووە لە عێراقەوە بیگرین تا وڵاتانی
عەربی کەنداوی فارس و تەنانەت وڵاتانش کە ئەکەونە ڕۆژهەڵاتی ئێرانەوە وەکو پاکستان و ئەفغانستان و هندستان و یعنی هەموو ناوچەکە ئەتوانم بڵێم لەژێر کاریگەری ئەو قەیرانە بوون کە بەرۆکی بە ئێران گردبوو بوو کێشە لە نێوان ئێران و ئیسرائیلداوە هەموو ئەمانە وای کرد کە هەوڵێکی گەورەی ناوچەیی دەست پێ بکە بۆ ئەوەی کە بەڕاستی ئاستی قەیرانەکە کە گەیشت بووە ئاستێک ئەیتوانی ئاگرێکی گەورە لە ناوچەکە دروست بکە کە دروستکردنی لەوانە بوو لە کۆنتترۆلی لایەنێکدا بێ بەڵام کۆنتترۆلکردنی ئەیتوانی وای لێبێ کە هیچ لایەنێک نەتوانێت بیرێکی لێ بکاتەوە و کۆنتترۆلی بکەوە ئەمە وای کرد کە بەڕاستی هەوڵێکی گەورە دەست پێ بک بۆ ئەوەی کە تا ڕادەیە لانیکەم ناڵم بگاتە ئاستی ڕێککەوتن بەڵام تا ڕادەیەک ئاستی قەیرانەکە کۆنتترۆل بکرێەوە ئێران و ئەمریکاش گەیشتنە ئەو نەتیجەی کە بەڕاستی ئێران کە پێشتر بە چەندین شێوەڕای گەیاندبوو کە ئەو لەژێر گوشار و زۆر و فشارە نایەوێت دانوستان بکە ئیمتیازێک بدا وەلایەنی ئەمریکایی بەڵام پێیوا بوو لە ڕێگەی ئەو گوشارەوە ئەتوانێت لە ئێران امتیاز وەرگێ و شەڕە 12 ڕۆژە تا ڕادەیەکی زۆر سەلماندی کە و بیرەی کە لای ئەمریکایەکان لای لانیکەم لای ئیسرائیلەکان هەبوو تا ڕادەیەکی زۆر هەڵە بووە نەیانتوانی ئێران چۆکی پێدا بدەن وە لە هەمان کاتە ئیسرائیلش لە بەشێکی زۆری ئەو ئامانجانەی کە لەو شەڕە 12 ڕۆژەدا بیری لێ ئەکردەوە بەڕاستی سەرکەوتوو نەبوو نەیتوانی بگا بە ئامانجەکانی خۆی وە هەموو ئەمانە وای کردووە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەتایبەتەم چەند هەفتەی ڕابردوودا هەردوو لا هەوڵ بدەن تا ڕادەیەک بارودۆخەکە کۆنتترۆل بکەن و تەنانەت باس لەوەش ئەکرێت کە لەگەڵ کۆمەڵی بابەت ئێران و ئەمریکا توانییانە لە ڕێگەی ناوبژیوانیان لە بە شێوەی ڕاستەوخۆ کۆمەڵێک لێک تێگەیشتن لە نێوانیانە دروستە بۆ نمونە گرنگترینیان ئەتوانم بڵێم ئەو بابەتەی بوو کە لەسەر ڕاگررتنی شەڕ لە غەزە بوو کە ئێرانیەکان سەرڕای ئەوەی کە دژی سیاسەتی هەمیشەی خۆیان بووە بەڵام لەگەڵ پلانە و تەرحەکەی دوناڵد ترامپ هاوڕاییان کرد و توانیان بە مسەجێکی سەوزیا بە هەڵکردنی گڵۆپی سەوز بۆ لایەنی بەرامبەر یارمەتی بدەن کە ئەو ڕێککەوتنە سەر بکەوە تەنانەت ئەمریکاش لە ئاستی سەر و کۆماردا سوپاسی ئێرانی کرد لەو ڕاگررتنی شەڕی غەزە هیچ کاریگەرێکی هەیە لەسەر وڵاتی ئێران ڕاستیەکەی ئەوەیە کە فلستین بە گشتی و غەزە بە تایبەتی لە ساڵانی ڕابردووە ڕۆڵێکی گەورەی هەبووە لە سیاسەتی دەرەوەی ئێران و بە تایبەت کە بابەتەی کە پێوترێت بەرەی مقاومە و ئەژدانین هەموم قەیرانانەی دو ساڵی ڕابردوو دوای ئەوەی کە شەڕی غەزە دەسی پێکرد یا هێرشەکەی حەماس بۆ ئیسرائیل دەسی پێکرد ئەم ڕووداوانە ڕوویداوە بە دڵنیاییەوە ئەتوانێت کاریگەر بێ بەڵام ئەبێت چاوەڕامی بزانین ئایا کاریگەریەکەی بە کام لا ئەشکێتەوە ئایا ئەتوانێت ڕێخۆشکەر بێ بۆ دانوستان یا ڕێکەوتنێکی نوێ لە نێوان ئێران و ئەمریکاوە بەشێک لەو قەیرانەی کە پێشتر لایەنی ئەمریکایی بۆ بابەتی فلستین لەگەڵ ئێران جیاوازیەکی زۆر بیرڕایان هەبوو قەیرانی دروست کرد و ئەو لایەنەی ئەشکێتەوە یانە هەردوو لاوەکو دەرفەتێ چاوی لە یەکەن کە یەکێک لە بربەستەکان نەماوە و ئاسانتر ئەتوانن لە یەک تێبگەن یان نا ئەو لایەنەکەی تر ئەشکێتەوە کە بۆ نمونە ئەمریکا و ئیسرائیل پێیان وا بێت کە بە چارەسەرکردنی کێشەی غەزە ئەتوانین بیر لەوە بکەنەوە کە بۆ نمونە پلانێکی تر دژی ئێران جێبەجێ بکەن ئەوەی لە ئێستادا ئێمە ئەیبینین ئەوەیە کە بەڕاستی ئێران هەوڵیدا لە بابەتی غەزە تا ڕادەیە لەگەڵ کۆمەلگای جیهانیە هاوڕا بێەوە یارمەتی بدا کە ئەو بابەتە چونکە ئەزانین لایەنی ئێرانی بەڕاستی لە 2 ساڵی ڕابردووە بابەتە مرۆییەکە زۆر لای گرنگ بووە پێی وا بوو کە هەر تەرحێ هەر پلانێ هەر ڕێگا چارەیە کە بتوانێت بەشێک لە قەیرانەکانی خەڵکی غەزەکەم بکاتەوە ئەبێ جێبەجێ بکرێت و ئەم پشتیوانیەکەوە لە ئێستاشدا بۆ لایەنەدا خۆی شکاندەوە یارمەتیدا کە و پلانەی دوناڵد ترامپ سەرکەوێەوە ئەزانکاری باشە سامان ئەو پلانە دوا بە دوای جەنگی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران دوای کۆتایهاتنی چەند قەیرانێک لە ناوخۆی ئێران سەریەڵا بە تایبەتی کێشەی کەم ئاوی یاخود کارەبا یاخود چەندین گرفتی تر هەوڵەکان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەکوێ گەشتووە لە کاتێکە کە لە ماوەی ڕابردووە سەرۆکۆماری ئێران ڕایگەاند بوو کە تاران بە تایبەتی ڕوبەڕووی قەیرانێکی سەختی کەم ئاوی ئەبێتەوە هەوڵەکان لەو بارەوە بەکوێ گەشتووە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانەی کە لە ناوخۆی ئێراندا هەیە ڕاستەکەی ئەوەیە کە ئەزانین هەموو لای ئێران زیاتر لە 40 ساڵە لەژێر گەمارۆیە بەڵام ئەو گەمارۆانەی لە 2010 بەسەر ئێرانە سەپێنراوە بێوێنە بووە لە مێژووە و ئێستاش دیسان ئاستی گەمارۆکان تونتر کراوەتەوە دژی ئێران حکوومەت کۆمەڵی ڕێکاری گردووەتە بەر بۆ نمونە بوو بابەتی ئاو
بەڕاستی ئەم سەرڕای ئەوەی کە ئەڵێ کۆمەڵی هەڵەکراوە لە ساڵانی ڕابردووە بەڵام سروشت و کەمبارین و وشکە ساڵی بە تاوانباری یەکەمەزانێ بەڵام لە بابەتی کارەبا کۆمەڵی هەوڵ لە چەندمانگی ڕابردووە خراە گەڕ بە تایبەت سوودبینین لە وزەی خۆرەتاو بۆ ئەوەی کە ئەوە کەم بکرێتەوە و تەنانەت باس لەوە کرێت کە ساڵی داهاتوو ڕێژەی بڕینی کارەبا دابەزێ بەهۆی ئەو هۆڵانێک کە حکوومەت کردوێتی بەڵام قەیرانێکی تر هەیە بۆ نمونە قەیرانی بڕینی گازی سروشتی هەیە کە باس لەوە کرێت لە دووسەمانگی داهاتووە و قەیرانی دیسان سەر هەڵداتەوە تەنانەت بە پرسان وتیانە کە هیچ بیرۆکەیەکیان نییە بۆ ئەوەی کەەوە قەیرانە لە ماوەی 2-3 ساڵا چارەسەر بکەن چونکە پێیان وایە پلانێکی گەورەتری ئەوێوە پێویستی بە بودجەیەکی زیاتر هەیەەوە ئەتوانم بڵێم هەمووەمانە لەژێر کاریگەری ئەو گەماروانەیە کە دژی ئێرانەوە وای کردو ئێران هەم ئاستی پەیوەندی نێو دەوڵەتیەکانی لە بواری بازرگانیا دابەزێ هەم گەڕانەوەی ئەو پارانەی کە لە وڵاتانی تر هەیەی بۆی دژوار بێ و هەروە کە ئاماژەم پێدا بەڕاستی ئێستا کارناسان و چاودێرانی ناوخۆی ئێران باس لەوە کرد کە ئەگەر ئێران بێ بە شێوەیەکی بنەڕەتی کێشەکانی چارەسەر بکە پێویستی بەوەیە کە بگاتە ڕێککەوتنێکی گشتگیر لەگەڵ وڵاتانی جیهان بەتایبەت لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا کە بابەتەکانی خۆی چارەسەر بکە بەڵام خاڵێکی گرنگ ئەوەیە کە وڵاتانی بەرامبەر بەتایبەت ئەمریکا لە ماوەی ڕابردووە سەلماندوویەتی کە تەنان لە کاتی دانوستانیشە ئەتوانێت پلان و بە وتەی ئێرانیەکان فێڵێکی تر جێبەجێکە ڕێکەوتنی ئەتۆمی کرا دوناڵد ترامپ بە شێوەیە یەکلایەنە کشایەوە ئەم ئەخیرانە ڕێکەوتن هەبووە دانوستان هەبوو کە پێش خۆلی بەڕێوە چ بوو لە ناوەڕاستی دانوستانەکانە هێرشی سەربازی کرا ئەم بێ متمانەیە وای کرۆ کە بەڕاستی لە ئێستادا ئەگەری دانوستانێکی ڕاستەوخۆ بۆ مەرجانی کە هەردوو لا هەیەە تۆزە دژوار بێ ئاکەم. بەڵێ کاک سامان بەم دوایانەیەکێک لە ڕۆژنامەکان وۆرد ستریت جۆرناڵ بڵاوی کردەوە کە ئێران وەک ڕێگایەک بۆ کەمکردنەوەی زەختەکانی گەمارۆ بە شێوازێکی نهێنی و شاراوە لەگەڵ وڵاتی چینە نەوت دەگۆڕێتەوە واتە ئاڵوگۆڕ دەکەن و بە شێوازێکی نهێنی پارەکە دەخرێتە سەر حسابی وڵاتی ئێران ئەمە تا چەند زانیاری و لەسەری هەیە باسێکمان بۆ بکەی و دواتریش بەگشتی و بە کورتی وەکو کۆتا پرسیار باسێکی نرخی تمەمان بۆ بکەی کە بەم شێوازە بە جێگیری دەمێنێتەوە یاخود دەگۆڕێ. ڕاستیەکەی ئەوەیە کە ئەگەر لە بیرتان بێ هەر لە بەرنامەیەکی ئێوە بەیانیەکان باسم لەوە کرد کە ئێسنابەک چەند ئەتوانێت لەسەر ئابووری ئێران کاریگەر بێ باسی ئەوەم کردوتم مەرجێکی گەورەی سەرکەوتنی ئەو گەمار و تازانی دژی ئێران ئەوەیە کە پرسیارە گەورەکە دوو پرسیارێکێکی ئەوەیە کە دوو وڵاتی رووسیا و چین چەندێ لەگەڵ ئەو گەماروانە هاو ڕائبن و جێبەجێی ئەکەن یا وەکو ئەوەی کە لە نەتەوە یەکگرتوەکان لە کاتی پەسەندکردنی یا باسییان کردیان ئێمە لە ڕووی یاساییەوە بە یاسایی نازانین و ڕێناکەوین لەگەڵ ئەو گەماروانە پرسیاری دووەم وڵاتانی دراوسێ بەڵام بە تایبەت ئیماراتەکەت بە دەواازەی ئابووری ئێران لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەناسرێ چین لە چەند ساڵی ڕابردووە سەلماندوویەتی تا ئەم لە حەزەکە ئێمە قسەکەین کە توانیوێتی یارمەتی ئێران با لە بواری کڕینی نەوت و نەهێشتنی بەشێک لەو گەماروانەی کە گوشاریان بۆ سەر ئێرانە ئێستاش ئەو هاوڕاییە ئەبینین ئێران لە ڕێگەی چینەوە ئەتوانێت بەشێکی زیاتر لە ساانەوەی نەوتەکەی بفرۆشەوە هەر ئەمەش وای کردووە کە ئێستابک تا ئەم لەحزە نەتوانێت بەو شێوەیە کە ڕۆژاوایەکان چاوەڕوان بوون کاریگەر بێ لەسەر ئابووری ئێران ئەمەش وای کردووە دیسان نرخی تمەن تا ڕادەیەکی زۆر سەرڕای ئەو بەرزبوونەوە دابەزینەی کە بوویەتی هەرچەند ئێستش بەڕاستی ڕقمێکی یا نرخێکی مێژووی تۆمار کردو و کاریگەری داناوە لەسەر بازار بەڵام ئەگەر بێت و چین ئەو سیاسەتەی ئێستا ئێدان بە درێژە پێ بدا ئەو دابەزینەی نرخی تمەن ناڵێم ڕوونادا لە داهاتوە بەڵام ئەتوانێت بە خێراییەکی کەمترەوە ڕووبا بەڵام ئەگەر بێت و چین یا وڵاتانی بە وڵاتی دۆستی ئێران لە ناوچەکە ئەناسرێن زیاتر گوشار بخەنە سەر ئێران بەهۆی ئێسنابەکەوە ئەتوانێت خێرایی دابەزینی نرخی تمەن لەوەی ئێستاش زیاتر بێت. بەڵێ هاوکارمان سامان پەیامنێری کورسان نیوز لە شاری تاران سوپاس بۆ تۆ سەرکەوتوو بن. زۆر سوپاس. بەڵێ سارا